دوای سەردانی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغدا و کردنەوەی گرێ کوێرەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا، ئێستا جموجۆڵی سەردانی وەفدی هەرێم بۆ بەغدا دەستی پێکردووە. کادیرانی پێشکەوتوی حیزبەکانی هەرێمیش دەڵێن یەکێتی سەرمەشقی پەیوەندیەکانی هەولێر و بەغدایە، چونکە بەسەڵەکی چەقبەستووی چەند ساڵی ڕابردووی نێوان هەولێر و بەغدای تواندەوە. وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون هۆشداریاندا بە سەرکردە سیاسیەکانی عێراق لە کۆمەڵک بابەتی گەرمە کە ئێستا دەبینی لە دەوروبەرمان دەگوزارێنێت، بۆ ئومێدەوارم هەموو ئەوانەی کە دەستنەوە درێژە پێدەری و هەنگاوە بچووکە ئەمە ڕێگای ڕاستەکەیە. بیرمانە لە بەرچاومانە لە ئەجندای وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەر لە هەمویانەوە لە بۆ قات و لە بۆ قوتی خەڵکەوە چوون لەوێەوە قسەیان کرد بە دەستکەوتیشیان تێدا هەبوو. سەردانی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغدا دوای ئەوە دێت نزیک دەبێتەوە لە ساڵێکی وەفدێکی باڵای هەرێم با شێوەی ڕسمی سەردانی بەغدایان نەکردووە بۆ تاوتوێکردنی ئاڵۆزیەکانی نێوانیان، بەڵام دوای گەڕانەوەی وەفدی یەکێتی ئیدی هەرێم کەوتۆتە خۆی و وەفد ڕەوانەی بەغدا دەکات. پێویستە ئەو وەفدانەی دەچن بە مەبەستی چارەسەرکردن بن بەو شێوەیە کە ئیرادەی چارەسەرکردنی کێشەکانیان هەبێت، بە 2 سەعات نەچن بێ ئەوەی بگەنە هیچ ئەنجامێک و بگەڕێنەوەکو ئەوەی زۆر جار بەرپرسانی بەغدا باز لەوە دەکەن کە وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ 2 سەعات دێن و دەگەڕێنەوە کە ئەمە چارەسەر نابێت کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئێمە کێشەیەکی زۆری هەڵپەسێردرا و کەڵەکە بوومان هەیە لەگەڵ بەغدا و لە ئێستادا پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەولەویەتی کارکردنیان باشکردنی گوزەرانی خەڵکی کوردستان بێت. لەگەڵ ئەوەی هەریەک لارێم و بەغدا لە یەکبەرەی شەڕدان لا دژی داعش، بەڵام کێشە سیاسی و ئابوووریەکانی نێوانیان هەروەخۆی ماوەتەوە. دوای گۆڕانکاریەکانی عەبادیش لە حکوومەتەکەی، ئێستا لە ئەنجومەنی نوێنەران پرسی سندنەوەی متمانە لە وەزیرەکان زۆرترین بیر و بۆچوونی لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستانی بەدوای خۆی داهێناوە. بۆچوونی چاودێرانیش چوونی وەفدی هەرێم لەم کاتێ ئێستا بەشێکیان پەیوەندی با لێسەندنەوەی متمانە بە وەزیری داراییەوەیە. قارەمەنجۆر، کورسات نیوز، هەولێر.